علی بیات هستم از استان اصفهان. علی بیاتم لە زەڕینشاری پارێزگای ئیسفەهانەوە یەکەم جارە کە لەو کێبڕکەیانەدا بەشداری دەکەن. بەڕاستی زۆر شتێکی باشە ئەگەر هەمیشە ئەو کارانە بکەن زۆر باش دەبێت چونکە هەموو هەوڵ دەدەن بۆ ئەو کێبڕکێ و نمایشە. Geliyorum. Tamam malzeme bu kadar da pişir. Geliyorum. این مسابقه در سطح ملی و کشوری ئەم کێبرکەیە لە ئاستی نیشتمانی وڵاتدا بەڕێوە دەچێت. ئەمساڵ لە چاو ساڵانی پێشوو باشتر بووین. هەم ژمارەی بەشداروان زیاتر بوو، هەمیش خەڵکێکی زۆرتر بینەر بوون. ئامانجی ئێمە لەو فستیڤاڵە بەرەودامە پیشەی بەخێوکردنی ئەسپ و چاکسازیکردن لە ڕەگەزی ئەسپی ڕەسەنی کوردیە لە کرماشان، چونکە کرماشان زێدی سەرەکی ئەسپی ڕەسەنی کوردیە. بسیار زیبا به رنگ سفید فوق‌العاده زیبا کردگیر و با بدن بسیار قوی گزینه بسیار مناسب برای